بۆ کارێک ئەەکەی بە شێوازێک کە خوای تەبارەک وە تەعالا چوویتەوە بەردەمی سەیرەکەی مایە پوچ بیت. پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ فەرموو ئەتەدرون من المفلس؟ ئەزانن مفلیس کێیە؟ قالوا المفلس فينا من لا دينار له ولا متاع له ولا درهم. هیچی نییە، نەک هیچ کاڵایەکیە، نە هیچ پارەیەکیە، نە دینار و نە درهەمی نییە. فەرمووی نەخێر، مفلیسی ئومەتی منەوە نییە. المفلس من أمتي من يأتي يوم القيامة ومعه كذا وكذا من الحسنات يأخذ أمثال الجبال من الحسنات. مفلیسی ئومەتی من کەسێکە ڕۆژی قیامەتی هێندەی ئەو چیانەوەکو پەڵە هەور خێر و چاقی کردووە، هەمووی پەڵەی سپی جوان عیبادەتی کردووە، خواناسی کردووە، بەڵام کە دێتە بەردەمی ترازۆکە خوا پەنامان بە فەیەتی وەقەد سەبە هذا وشتم هذا وسفك دم هذا وهتك عرض هذا وأكل مال هذا. کە دێتە بەردەمی ترازۆکە خوا پەنامان بە سەیرەکەی خوێنی فڵانی بەناحەق ڕشتووە، بوختانی بەناحەق بۆ فڵان کردووە، ماڵی فڵانی بەناحەق خواردووە، جوێنی بەواوە، بوختانی بۆ ئەو کردووە، غیبەتی ئەوی کردووە. کاتێک کە دێتە بەردەمی ترازۆکە ئەم خەڵکە هەموو دێن مدعین لەسەری، هەر یەکەو بەشی خۆی خێرە بات، دوایی خێرەکانیشی تەواوە بێت، ڕۆژۆکەی کە گرتی، عیبادەتەکەی کە کردی تەواوە بێ، خەڵگەی باش تا سەیرەکە خەڵکێکیش با و مدعیە لەسەری. اینجا مەلایکەتەکان ئەڵێن پەروەردگارە ئەمە خێری نەما، هێشتا مدعیشی لەسەر ماوە. پێغەمبەری صلی الله علیه و سەلەم فەرمووی اینجا خوای گەورە فەرمانەکە لە دێو خەڵکی کە ماڵ گوناحیوان هەڵگرن بێن بە کۆڵیە.